بەپی ئاماری ساڵی 2013 ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان نزیکەی 8 ملیۆن و 35 هزار کەسە. وەزارەتی پەروەردە 6 هزار فەرمانبەر و 122,370 مامۆستایی هەیە کە زیاتر لە 71 هزاریان لە ڕەگەزی مێن، زیاتر لە 51 هزاریشیان لە ڕەگەزی مێرن. بەڵام بەوتەی وەزیری پەروەردە هێشتا کێشەی کەمی مامۆستایان هەیە و پێویستیان بادە بۆ 15 هزار مامۆستای دیکە هەیە. لەو ژمارەیەش 105 مامۆستایان هەڵگری بڕوانامەی دکتۆران و 788شیان ماستەر و 228 مامۆستاش دیپلۆمی باڵا. هاوکات زیاتر لە 19 هزار مامۆستاش کۆلێژەکانی پەروەردەیان تەواو کردووە. لە بەرامبەریشدا زیاتر لە 28 هزار مامۆستا هەڵگری بڕوانامەی بەکەلۆریۆسن لە کۆلێژەکانی تردا، زیاتر لە 45 هزاریشیان بڕوانامەی دیپلۆمیانەیە. ئەو قوتابخانە خوێندنگانەی کە بە سێدەوام دەوامەکەن بە تەئکید تەسیریە بێ لەسەر پرۆسەی پەروەردە و فێنکردن، چونکە تۆ کاتی تەرخان کراوە بۆ هەر بە شەوانەیە کەمەکەی مامۆستا ناتوانێت ئەو مادەی کە خۆی بۆی حازر کردووە بە تەواوەتی و بە شێوەیەکی زانستیانەی بگەێنێتە خوێندکارانی. بەپی ئاماری وەزارەتی پەروەردە ژمارەی خوێندکارانی هەرێم زیاتر لە 1 ملیۆن و 653 هزار خوێندکارن. لەو ژمارەیش نزیکەی 864 هزاریان لە ڕەگەزی نێر و نزیکەی 790 هزاریان لە ڕەگەزی مێن. لە قۆناغی باخسی ساوایاندا 69,440 قوتابی هەن. لە قۆناغی بنەڕەتیشدا نزیکەی ملیۆنێک و 264 هزار قوتابی و نزیکەی 294 هزاریش لە قۆناغی ئامادەییدا دەخوێنن. لە پەیمانگەکانیشدا 9,737 خوێندکار دەخوێنن. لەبارەی ژمارەی قوتابیان و خوێندکارانی کەمەنەتەوەکانیشەوە لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 9,000 کەس لە خوێندنی سریانی دەخوێنن و 1,734 کەسیش لە خوێندنی تورکمانی دەخوێنن. بەپی ئامارەکەی وەزارەتی پەروەردە نزیکەی 4,000 قوتابی و خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت هەن کە زیاتر لە 2,000یان لە ڕەگەزی مێ و نزیکەی 2,000یشیان لە ڕەگەزی نێرن و پێویستیان بەوەیە کە بارودۆخی تایبەتیان بۆ بڕەخسێنرێت. وەزارەتی پەروەردەش دەڵێت ساڵانە 150 هزار منداڵ دەخرێنە بەرخوێندن. ساڵانە تۆ پێویستت بە دروستکردنی قوتابخانە هەیە جگە لە هاتنی هەموو ئاوارێژ بۆ هەرێمی کوردستان. ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان 370 پرۆژەی قوتابخانەی وەستاوە لەبەر بودجە نەبوونی بودجە. ئەگەر بارودۆخی دارایی بەنسبەت دابینکردنی بودجە بۆ پێداویستەکانی خوێندن بە تایبەتی دروستکردنی باڵەخانە فراهم نەکرێت، بێگومان کەم و کوڕی لە ڕووی ژێرخانەوە زۆر دروست دەبێت. ژمارەی خوێندنگاکانی هەرێم نزیکەی 6,500 خوێندنگایە. لە نزیکەی 2,000یاندا دوودەوامی دەکرێت و لە 79 خوێندنگاشدا خوێندن سێدەوامیە. تەنها یەک خوێندنگاش لە سنووری کەرکووک هەیە کە 4 دەوامی تێدا دەکرێت. بۆ کەمەنەتەوەکانیش 51 خوێندنگا بۆ خوێندنی سریانی و 18 خوێندنگا بۆ خوێندنی تورکمانی تەرخان کراوە. لەبەر کەمی بینای خوێندنگا حکومەت ناچار بووە 166 بینا بۆ خوێندنی بنەڕەتی و 45 بینا بۆ باخچەی ساوایان بەکرێ بگرێت. لە ئێستادا بۆ ئەوەی وەزارەتی پەروەردە لە گرفتی دوودەوامی و سێدەوامی ڕزگاری بێت پێویستی بە دروستکردنی زیاتر لە 2,000 خوێندنگا هەیە. بەوتەی وەزارەتی پەروەردە بەهۆی قەیرانی داراییەوە 370 پرۆژەی دروستکردنی بینای خوێندنگا وەسێنراون. ژمارەیەک سەرمایەداریش لە ڕێگەی پرۆژەی نیشتیمانیەوە بەڵێنیان داوە چەند خوێندنگایەک دروست بکەن. ئێرشقادری ئەن ئارتی